کۆبوونەوەی توێژەرانی ئەکادیمی بەشێک لە زانکۆکانی وڵاتانی ئەوروپا و وڵاتانی عەرەبیە لە کۆنفرانسی کورد و کوردستان لەسەر چاوە بەڵگەنامە بیانیەکاندا کە زانکۆی هەڵەبجە ڕێکی خستووە. ژن و پێگەی ژنی کورد لای ڕۆژهەڵاتناسەکان یەکێک لە تەوەرەکانە. توێژەرێک لە ئیستەنبوڵەوە هاتووە و دەڵێت لە ڕوانگە سیاسیەکەوە ژنانی کورد بەراورد بە ژنانی عەرەب و تورک ئازاتر بوون لە بینینی ڕۆڵە سیاسی و کۆمەڵایەتیەکان. ڕووی سیاسی دیسا ئەم عەرەب ژنên ترک عەرەب û فارسان ku berawer dikin gotinê jinê ku di nav عەرەب û Türk û Farsa da jinên ku em bêjin rêvebertiyê kirine, serokatiyê kirine tunene lê di nav Kurda da ev heye. لە ئەرشیفی بەریتانیەکاندا جیاوازیەک لە نێوان پیاوان و ژناندا نەبینراوە. نوێنەرەکەیان بە ناوی میسبێڵ لە نێوان ساڵانی 1906 بۆ 1970 هاتووەتە کوردستان. سەدان وێنەی لە کوردستاندا چرکاندووە کە پیاوان و ژنان پێکەوە بوون. لە 1960 هاتووەتە مەسەلەن باشووری کوردستان چەند هەزار وێنەی لە باشووری کوردستان گرتووە. ئەرشیفخانەی تایبەت بەخۆی هەیە لە کتێبخانەی ڕۆبنسن لە زانکۆی ئۆکسفۆرد کە هەموو ئەو شتانەی لەسەر کوردستان تایە. ئەویش و نمونەی تری وەکو ئەو زۆرن کە ئەمانە هەمووی دەلالەتی ئەوەن کە ئەوان گرنگی ڕۆڵی ژن زۆر گرنگ بۆ بەلایەنەوە نەک تەنیا لە ناوخۆ بەڵکو لە مەلەفی خارجیانە لەو سەردەمە هەستیار و حەساسا هاتوونەتە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نیمچە دوورگەی عەرەب باکووری ئەفریقا ئیشیان کردووە. جلوبەرگی ژنان لە ڕووی تایبەتمەندی و دەستڕەنگینی و جوانیەکەیەوە بەشێکی دیکە بۆ لەو سەرنجانەی کە ڕۆژهەڵاتناسەکان لە ژنانی کوردیان داوە. بە جۆرێک لە هەر ناوچەیەکی کوردستاندا ژنان جۆرە جلوبەرگێکی تایبەت بە خۆیان هەبووە. زیاتر لە کارە لیتۆگرافیەکان تەرکیزیان لەسەر جلوبەرگیان کردووە. ئەم جلوبەرگان تا چڕادێک لە ڕووی نەخشوونیگار و دروستکردن و دەستکردی خۆیانەوە تا چڕادێک کاریگەری هەوە لە ڕووی جەمالیەوە و جیاوازیان چ بووە گروپێک لەگەڵ ئەوی تر. ئەو ڕۆڵ و پێگەی ژنان کە لە مێژەوە هەیان بووە ئێستاش بەردەوامە. پارێزگای هەڵەبجە بووەتە نمونەی پارێزگاکانی کوردستان کە زۆرینەی دامەزراوە ئیداریەکانی ژنان بەڕێوەی دەبن. زۆرجار بە هەڵەبجە ئێستا و ترێژ شاری ژنان بەڵام هۆکارەکەی ئەوە نییە کە لە بەرژەوەی ژنێکە لێرە دانراوە نەخێت دەبەرەوەیە کە ئەم کللتوری ئەم ناوچەیە ژنانیان قبوڵە ئەزانن متمانەیان بە توانەکانی ژنان هەیە بۆیە ژنان لێرە لە پێکە و پۆستەکاندا توانیوانە ئەگەر مەتحکردنێکی خۆمان نەبێ بە باشی بەڕێوەی بەرن و ببنە هۆکارێک بۆ ئەوی ناوچەکانی تریش بە جۆرێک لە جۆرەکان لەسەر ئەو ڕێچکەیە بڕۆن. عادیلەخان و حەبسەخانی نەقیب و مەستورەی کوردستانی دایان ژنی دیکە لە کوردستان و لە قۆناغە جیاوازەکاندا لە پێگە سیاسی و کۆمەڵایەتی و ئیداریەکاندا جێگەی سەرنج بوون. لە ناو تێکستی ڕۆژهەڵاتناسەکاندا ناوەکانیان تۆمار کراون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.